لەوەتەی پرۆژەی زایۆنسی بە بەڵێنی بەلفۆری ساڵی 1970 بە ڕوونی ڕاگەیەنراوە و خۆراوەیەکان بەگشتی و بەریتانیا و ئەمریکا بە تایبەتی پشتیوانیان لێکردووە زیاتر لە 100 ساڵە نەهامەتیەکانی گەلی فەڵەستین بەردەوامە. بەڵام ئەگەر پێشتر لە چوارچێوەی فرت و فێڵە ئیمپریالیستیەکان و دیبلۆماسیەتی چاواشەکارانەوە ویستویانە پشتیوانیەکانیان بشارنەوە، ئێستا لە دوای ڕێکەوتنی سازشکارانەی وڵاتانی عەرەبی لەگەڵ زایۆنیستیەکاندا پشتیوانیەکانیان لە زایۆنیستیەکان و قەوارەکەیان زۆر بەڕوونی نیشان دەدرێت و تەنانەت جاوا لە بەرپرسانی ناوچەکەش دەکەن دژایەتی خەباتی ڕەوای گەلی فەڵەستین بکەن. لە کاتی جەنگی 1973دا هێنری کیسنجەری وەزیری دەرەوەی ئەمریکا کە جوولەکەیەکی زایۆنیستی و پشتیوانی ئیسرائیل بوو هیچ کاتێک ئەو هەستەی بە میدیا نەدەوت، بەڵام ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئێستای ئەمریکا باشکرا دەڵێت من وەکو جوولەکەیەک پشتیوانی لە ئیسرائیل دەکەم و هاتووم بۆ ئەو وڵاتە. بایدنی سەرۆکی ئەمریکا لە یەکەم ڕۆژی گەردەلوولی ئەقسادا لە دوای پەیوەندیەکەی بە ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنیستیەوە باسی دیتنی سەربڕینی وێنەی منداڵی سەربڕاو و لاقەی ژنان و کوشتنی خەڵکی سڤیلی جوولەکەی کرد. ئەو قسانەش تەنیا لە ناتانیاهۆ بیسترا بوون کە دواتر لە بەدواداچوونی کۆشکی سپیدا دەرکەوت ئەو وێنانە بوونیان نەبووە، بۆیە لەو بابەتە پاشەکشەیان کرد. سەرەڕای ئەوەش کۆی میدیای وڵاتانی خۆراوە هەموو ئەو قەوانەی ناتانیاهۆیان وتەوە و تا ئێستاش دەیڵێنەوە کەچی لە بەرامبەردا بە هیچ شێوەیەک ئاماژە بە تاوانی کوشتن و بۆمبارانە درندانەکانی کەرتی غەزە ناکەن کە بە ئاشکرا خەڵکی سڤیل و ژن و منداڵ و پیر و پەکەوتە دەکەنە ئامانج و تۆڵەی شکستەکەیان لە خەڵکی سڤیل دەکەنەوە. هەموو میدیای خۆراوا دەیانەوێت بزوتنەوەی حەماس بە داعش بکەن و بەو پەڕی توانایەنەوە کار لەسەر ئەوە دەکەن وای نیشان بدەن ئیسرائیل کەسە چاکەکەیە و فەڵەستینیەکان و بە تایبەتیش حەماس دێوەزمەکەیە. پۆلیسی وڵاتانی یەکێتی ئەوروپا دژایەتی هەرخۆپیشاندانێک دەکەن کە بۆ بەرگری لە خەڵکی غەزا دەکرێت کەچی دەواازەی براندبۆرگ لە بەرلین و بورجی ئیڤڵ لە پاریس بە ئاڵای ئیسرائیل دەنەخشێنرێن. هەموو کەناڵەکانیان میوانداری زایۆنیستیەکان و لایەنگرانیان دەکەن و ئەگەر میوانداری ڕایەکی جیاواز بکەن هەمویان یەک پرسیاری لێ دەکەن ئایا ئیدانەی کردەکانی حەماس بەرامبەر بە ئیسرائیل دەکەیت؟ لێرەوە بنەماکانی مافی مرۆڤ و مافی هاوڵاتی بوون و دیموکراسی و ئازادی بیرکردنەوە و ڕادەربڕین و ژیان بە جوانی دەردەکەون و دووڕوویی و سیاسەت و میدیای خۆراوا لە هەر کاتێکی دیکە جوانتر دەردەکەوێت.